سندنەوەی متمانە لە دوو وەزیر لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆرترین قسە و لێدوانی بەدوای خۆی داهێنا، چونکە عێراق گۆڕەپانێکی سیاسی ئاڵۆزی هەیە و لایەنە عێراقیەکانیش بەردەوام لە کێشەدان. چاودێرانی سیاسی لە هەرێم دەڵێن ئەوەی لە ئەنجومەنی نوێنەران ڕوودەدات پرۆسەیەکی دیموکراسی و ئەرکی پەرلەمانتارە بە دوواداچوون بکات بۆ گەندەڵی و ڕۆتین. داواش دەکەن هاوشێوەی عێراق لە هەرێمی کوردستانیش پەرلەمان ڕۆڵی هەبێت بۆ چاودێریکردنی حکوومەت. ئەگە پەرلەمانی کوردستان ئێستا کارابی دەتوانێت پرسیار ئارات هۆژیاری بدات بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سێ مانگ زیاتر پەرکەوبنەوە ناکەی، بۆ سێ مانگ زیاتر وەزیری سامانە سروشتەکان تۆکێ سەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە داوای دەکات بۆ ونی هەموو حاڵتانە لە بەهۆی دەسەڵاتێکەوە دەبێت کە دەسەڵاتی گەلە لە ڕێگای حکومڕانی بۆ گەلەوە دەکرێت پەرلەمانی کوردستان. دوای ڕێگریکردن لا سەرۆکەکەی بۆ ساڵێک دەچێت پەرلەمانی کوردستان پەخراوە و هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. چاودێرانی سیاسی ڕایدەگەێنن ڕۆژ لە دوای ڕۆژ هەرێم بەرەو دواوە دەچێت، چونکە لە ڕابردوو زۆر قسە لەسەرەوە دەکرات پێویستە حکوومەت و ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوشێوەی پەرلەمان و حکوومەت هەرێم کار بکات بۆ خزمەتکردنی هاوڵاتیان، بەڵام ئێستا تەواو پێچەوانە بۆتەوە. بەداخەوە ئێمە بۆ ماوەی ساڵێک دەچی پەرلەمانەکەمان لە کارکەوتۆ پەکراوە. ئەمە دەکرێت بەڕاستی ئەمە پێشتر وا دەوترا کە پەرلەمانی عێراق چا لە پەرلەمانی کوردستان بکە و ئەزمون و تەجروبەی هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بگوازێتەوە بۆ بەغدا، بەڵام بەداخەوە دەبینین پەرلەمانی ماوەی ساڵێک کە زیاتر لە کارکەوتووە حکوومەتەکەی ئیفلیس کراوە، کەچی ئەوان دەبینین لەگەر ئەو هەموو کێشە و گرفتە ناوەخۆیی و شەڕی داعش و ئەو ململانەی سراعی مەزهەبی لە عێراقدایە، کەچی ئەوان پەرلەمانەکان کاران و ئاکتیڤن و ڕۆلی پەرلەمانی خۆیان دەبینن. هەرێمی کوردستان و عێراق کێشە و ئاڵۆزی زۆریانەیە، بەڵام ئەوەی جیان دەکاتەوە پەرلەمان و ئەنجومەنی نوێنەرانە. لە هەرێمی کوردستان چەندین خولی پەرلەمانی تەواو دەبێت بەبێ ئەوەی بانگێشتی هیچ وەزیرێک و بە دوواداچوون و متمانە لە یەک وەزیر وەربگیرێتەوە، بەڵام لە عێراق تەنها لەم خولەی ئەنجومەنی نوێنەران سەرباری بانگێشتکردنی وەزیرەکانیان متمانەش لە دوو وەزیر سەندرایەوە. قارەمەنزۆر، کورسات نیوز، هەولێر.